تەمام خۆشەکەی لەوە لەعانی واجبیشە باشم بژیان لە چوو پیا کردووە ئەها بە قەبری باوکم بە قەبری باوکم لە مدیرێشکاندا لێکم درۆکم درۆ کۆلە دەما ئەوە چیە حەوفەوزە حیوان ئەو پۆلیسانەی مەرکەز سەحیەکەی هینە پەیژیانەوە بە دیواری ئەو ماڵەوە پرتەقال لێکەنەوە ماڵەکە خوان مەسارەنی لێ بکەن و یەختان چیە بەسەرەوە یاڵە کەسە بۆ شوێنی خۆێسان مستەر بێ حیامانە چی عیبە ئەوە چیە فۆزان ئەی مەوزوعی ئەو پۆلیسانە کوێەوە کەی مەوزوع عسەری خۆتانی وەرە بابە چۆن مەوزوع نییە بۆ خاتری خوا بەخوا خەریکە بێشکمەکە ئەی یاخوا مێشکی وا بتەقێ هەر پارچەی بەو دیوارانەوە بێ مێشکە بەزیە تەقێ جا تۆ مێشکی هەیە تا بتەقێ حەجیان بەس ئاخی ئەو حەیە سێریکی ئەو چاوەمە کە بزانە سوور بۆتەوە ئادەی ئەمان چاوی ئەو لاو تۆزە سوور بۆتەوە یعنی بەجددیتە سوور بۆتەوە سوور تۆ بڵێ نەخورێ ئاها چی؟ چاوم نەخورێ دۆزەی لەمی فلاتوو نەکرد لە منە پرسیە لە بزانە چاوم ناخورێ جا چییە؟ کورە قسەی ڕێبوار پێکەنینی نایە پێمەکەنن پێکەنینی نایە چۆن پێکەنینە کاکە عەبە چۆن پێکەنینی نایە ئینسان خۆی ئەزانیا ڕەفیقەکەی کە چاوی دەخورێ وانە فەیلە سوفتور دەخۆی من مۆزوعی کە ئەزانم زۆر لەوەی ڕێبوار مهمترە ئادەی سەلامێکە ناسم سەرکردایەتی حیزبێکە بەسەریەوە بەیانیان لە حیمایەکە پرسی ئەرێ دەم و باز لە چیایە دەڕێ باشگیان نەزانین چۆن من زۆر داوای لێبوردنەکەم تو گۆڕی ئەو باوکە ئەفوتکە با قوربان ئەوم بریش لەبەر خاتری برادران و جەماعەت عەفوم کردی دە بەسە بیبڕنەوە بەسە وا مەستەر هەڵ بەسە ئەگەر تاقەتیشتان لێ زەحمە لەبێ هەستن ئەمە چییە؟ ئەمە چی ئەم بێتاقەتی و بێدینەتان؟ ئەمرتان نەمێنێ ئەمە هەستاننە دانیشن وەستە تووڕەمە تۆ خۆی ئەمە ناومێت کرد وەڵڵا من بۆیەوەم ناومێت کردووە جانەوەر من بۆ میستەرجان سەراحەت خۆشە گوتمان ئەم گۆڕانکاری تربیە نیە لەوانەیە شمولی ئێمەش بکە کامەیە گۆڕانکاری چی و شیشی چێ ناکەم ئادێکم یعنی وتمان لەوانەیە یا مستەرێ یا مستەرەیە لەگەڵ خۆ بێنی لەوانەیە بە دوو قۆڵی دەرز بڵێن یعنی ببن بە دوو مامۆستا میستەرجان داخر کاک زاید هەر ئەم مستەرەی خۆمان باشە ئێمە چەند ساڵە لەگەڵ ئەمە ڕاهاتوین گۆڕانکاری بە کەڵکی ئێمە نایە وانە غەڵەتیت ئەحمەد غەڵەتیت گۆڕانکاری هەنێ جار زۆر زەروریە میستەرجان هەنێ جار بێ باشە بەس وەکو ئەڵێن کتێبی کوردی سنفی دوی ئیفتیدایی لە ئەوەڵی ساڵەوە تا ئێسێ 4 جار گۆڕاوە بەس مبالەگەچی سەیری ئەم هەموو درۆ و بوختانەکەی کا بۆ تەربیە بۆ ئەم لاولا عیب ناکەی واللهی ئەڵی هەستم بەک بۆچانە هەموو جانی چیکەمەوە مستەرجان گوناحە ئەسڵەن ڕۆژی 1 ملیۆن بوختانی واکرێ ئەو قسەی سەباح لە چاو ئەو بوختانانەیە هەر ڕیوایەتە ئەم جارە بیکە بە خاتری من باشە قەیناکە ئەم جارە ئەوا کردم بە قوربانی ئەو جوتە قسەی تۆ باشە زۆر سپاس مستەرجان بەسەرەوەنە مبالەغە مەکە وەڵڵاهی کاک مڕاقیب بۆ ئەو هەڵوێستەی میستەر پێویستە ئێمە مان بگرین کورەدا ئەمە چی بوو نەپرایەوە مان بگرین بۆ کردان بەخەڕێک خەڕەک نییە کاکە عەبەگیان ئەمە پشگیریە لە هەڵوێستی میستەر یعنی تۆ ئەحا ئەمەنە من خۆشەوێت ئاوا پشگیریم لێەکەی باشاتی وەخێڕێ ئێمە شێحراجی لای مستەر کرد بۆ ئەمە چی ئەستا کۆی کەرەوە جا بۆ من خۆ من تۆ لەکەیەوە تەنەبە کۆ نەکردەوە مزاراکەی لێرەوە سەیری پەیژە و پرتەقاڵم بۆکەی هەستا کۆی کەرەوە کۆیکەنەوە کاکە حەها نەگەی تۆ بڕێیت ڕەبیکە ناو ئەو بەرمێنی خۆڵەوە بڕە ڕەقیس و بۆخەڵ کوا چی کرد ئەحمەد چی دەکرد هەموویم گرتە بەرمینەکە قسە ناو بەرمینەکە ئەی ئافەرم ئەها ئەمڕۆ تۆ ئەحەکەی جاران نیت ئەمڕۆ ئەحەیەکی جیاوازی ئەنجا مستەرگیان من چیم کردووە ئەڵێ نییە لە وڵاتی ئەڵمانیا مەزموعەیە تەلەبەی وەکو ئێمە مەسەلەن وەکو من هێگەی پاپۆرێکیان تەعمیر کردوێتەوە درۆم نەکردێ ئەڵێن عمری 2000 ساڵە دەک بە درۆ درێی ئەهەفشەکەن پاپۆر چۆن بە تەلەبە تەعمیرەکرا ئەحەجیان تەلەبەی ئێمە خوا دایناوە قەزوان بخوا و مەسیج بنێرێ ئەوە هەر لێرێ لای ئێوە وایە نەک بەتی لە نەک بەد بوو ئەنێ مراقب بەڵێ بوو
چی بوو؟ وشەی بوو فرمانی ڕابردوونی ها دەوەرە گوێ لێ بگرە مستەر ئێ مۆزوعەکەمان لە بیر بێرێتەوە کورە بەس جا قوڕ بەسەرمان ئێمە مەوزوعمان کواتا بیگۆڕی ئاغاجیا چۆن مەوزوعمان نییە ئەم بارانەیە بەخیرە نیوەی شاد ماڵەکان پڕ بوو لە ئاو ئەوە مەوزوع نییە سەباجان ئەوە مەوزوع نییە ئەوە کارەساتە کارەسات خەتای کەس نییە کاکزای مەملەکەتەکە خۆی خراپە دەڕۆژێ لەم و پێش مشکلەی ئەوەمان هەبوو ئەرێ وەڵڵا فڵان دۆ سووتە فڵان باخ سووتە فڵان پوشگری کێبن کەچی ئێستا خواخوامانە نەبارێ نەبادا ئەو بمان بە تەواوە نەبادا باران ببارێ مستەر گوێتان لێ ڕێبوار لاسای کاکە حەباکاتەوە ئەڵێ نەبادا ئادەی کاکە ڕێبوار لەسەر دەستی ئەم پۆلە هەر هەمویە تۆ بەستێن بگەێنە نەبادا یعنی چی کە ئاوا باسیەکەی وەرە ئەم جێگای خۆ بە پێشکەشە جێگەی تۆم بەیەک فلزنا بۆچی هەتی و مراقیبی خراپە نا کاکە خراپ نییە کاکە حەف لە مەسئولیە دەترسێ بۆچی ڕێبوار تۆ لە مەسئولیەتی مراقیبیە ترسی ئارەوەڵا ئەی باشاکە لە جێ مەسەر وتای چی دەکرد ئارێ ئەوە زەحمە نەبێ کاکە ئاحا ئەمڕۆ کەی ئیشەڵا واز لەو ماستا وشتا هێنی بەڕاستی دەنگێکی نازهاز و جعال ئەرێ مستەر گیان ئەوە هیچ عیلاجە چارەسەرێکی نییە بابا عیلاجی هەیە مەگەر ئەوانە نییە بیان خەینە سەر هەزە چییە میستەر پێمان ڕاوێری ئەرە وەڵا ئاغاجان ئەم قسەی تۆ هەر بۆ پێڕابواردن باشە ئەجینا لولەی ئیسعاف و حەریق چۆن لە وڵاتە چارەسەرەکرێ پاشەوە ئاغا تازە ئەو شتە ئەو لورۆمورە و ئیسعاف و شتە بوو بە ناسنامەی نەتەوەیەتیمان کاک زاید ناسنامەی نەتەوەییمان یعنی چی؟ ئەزانی ڕێبوارجان یعنی چی؟ یعنی کورد بەوە مەشهورە یعنی بە لولەی ئیسعاف و حەریق بە دەبەی بەنزین و نەوتیش فعلەن وایە من حسابم کردووە هەر هاوڵاتێک لێرە یەشی دوو دەبەی بیزلیتی بەتاڵی بەرەکەوێت یعنی ئێوە ئەمەنە دەبەی بەتاڵ هەیە لە وڵاتە و ئەوەنەتان هەیە ها میستەر گیان هەر دەبەی بەتاڵ هەر قوتوی ساردی هەر عەلاگەی ڕاش ئەنجا مستەر ئەمەنە جوانە ئەم دەبە و عەلاگە و شتە کە لەو سارەیە بە سەریعیە ئاوای فڕێن بەو سەجادێت تەفەیە ئەنجا مستەر بازێکیان دایبی فڕێن ئاو بۆ دواوە یعنی مراقب بە سواری سیارەوە کیسە زبڵوشتی و ئەوە فڕێن بەسەر خەڵکە هەزاران جار نەک جارێک هەزاران جار ئەی کەواتە ئەوانەی سواری دەسەڵات بوون ئەوان چیتان بەسەرا فڕێن ئای ڕۆڵە خوا فرسەتان بە مستەرگیان تۆ خەمی ئێمە نەبێ ئێمە لە زۆر شوێن باشترین ئەرێ باشەکەمان لەکوێیە ئەوە ساڵی تازەش نیوەی بایعەکە ئەبرن یعنی نیوەی عەقبتێنن تۆی ببرێ ئەم بایعێ پیسە ئاخر شێ تا ئێستا ئیستیفادەی لێ کردو خێری لێبینی بابا ئیسیفادە و خێری بۆ مەجموعەیەکتیایە ئەوانەی کە چاک و مشکەکەمان بۆیانن دە بەسە حەوتەن بە قڵ خواردنی ئەو بایعێ خەفەتان کرد لە دڵی منەوە ئەمڕۆ یەڵا دەی ئەو دەفتەر وشانە دەبێن دەی با دەرسی تازە بخوێنی دەرسی چی بخوێنین مستەر دنیا وەفای بۆ دۆلار نەما بۆ ئێمەی ئەبێ ڕاستەکە میستەر دۆلار پیشکاوە پیس شکاوە ڕازەکەن ئەزانم کە شکاوە بەڵام ئەم مەوزوعی دۆلار شکان نەژ عیلاقەی بە بەعزێ مەسایلی ترەوە هەیە آخر مستەر جان بەعزێ مەسایلی تریش عیلاقەی بەم دۆلارەوەیە ڕۆڵە جان ئەزانم ئێوە هیچتان بیستووە پترۆ دۆڵار توخوا مستەر حیف نەکرد ئەو پرسیارە سووکە لە ئێماکەی وەڵڵاهی ئێمە بە خۆمان و دراوسێکانیشمانەوە پترۆ دۆلار بەشیرەوە خواردومانە دە باشە بەسە ئەوە نەسەری بەڕۆن بەسە دەی و دەفتەر وشانە دەبێن با دوو کەلیمەی تازە بخوێنین دە بەسە خوا مستەر با دەرینێنی ئەم منهەج وشتە لابەرەوە کەس تاقەتی هیچی نەماوە لەبەر چی ڕۆن لەبەر چی تاقەتیشتان نەما بەخوا میستەر ئەغڵەبی خەڵکەکە داما و ڕۆژ بە دوای ڕۆژ ئەچێ بە ناخی عەزدا قسمێکی زۆر کەمیش بۆ خۆی هایلایی فەژی ئەنجا مستەر لەو بینەیە چینی مامناوەندی نەماوە خەڵک یا زۆر فەقیرە یا زۆر دەوڵەمەندە چینی مامناوەندی تۆ خۆش دەستی لێ بشۆ دە باشە دایکی کەواتە دەرسی ئەم ڕۆمان چینە چییە؟ چییە؟ باشە کێ ئەزانێ چین چییە؟ ئادەی تۆ
عمر یعنی وڵاتی هاجوج و ماجوج ئەوەی کە حەزرەتی نالی ئەفەرمێ خەتات فەرموو کە خۆشە چین و ماچین کە ناچین لێرە خۆشە چینی ماچین. بەڵام مستە ئەو چینە بەس لە شعرا خۆشە ئەچینا نییە کەلوپەلی وامان بۆ نێرن هی سەقەت و خراپ ئەو ڕێبواری خۆمان بەو دەبەمیە لەوانە باشتر دروزەکە. خەتای خۆتانە ڕۆڵە گیان کەس بە زۆر یەقەی گرتوون. میستەر جان خەتای خۆمانی چی؟ خەتای چینی بازرگانەکانە. ئای بەخێر بێیتەوە چینی بازرگانەکان. ڕۆڵە گیان بازرگان چین نییە. ئێستا ئەگەر مارکس ئەما و لێرە ئەبوو یەقەی خۆی دادڕی هەزار ڕەحمەت لەو گۆڕی ئەم شەوی لە هەموو شەوێکی خۆشتر بێ. ڕۆڵە گیان بازرگان چینێکن لە چینەکانی کۆمەڵ. وایە ڕاستەکە سەر بە چینێکی کۆمەڵە و لە چینیش ناسکترە. بازرگان ناسکە؟ نا خۆی ناسک نییە ئەم نایزانێ شعوریان زۆر ناسکە هەر لەبەرەوەشە برادران کە زۆر مراعاتی شعوریانەکەن بۆی نەشکێ. کام برادرانم راقیب کامە یادی کێنە برادرانە بەعزێک لەو برادرانەی چینە سیاسیەکە ماڵە ئاوێ بۆ تێناوی ئەزانن ئێوە ئەمڕۆ خەریکن من شێتەکەن ها باوکی من ئێوە غەڵەت لە چین گەیشتون وەڵڵا وانییە. بالعکس میستەرجان بالعکس کەس بەقەر کورد سەرۆکاری لەگەڵ چینە نییە. مثلەن ئەڵێن ئەوە چینێک بلۆک دانرا ڕیز کرا یعنی ئەم بلۆکە کە ڕیز کرا ئەڵێن چینێک بەرز بووەوە. ئەزانن کوڕینە چین هەم ئامرازی پەیوەندی و هەم ئامرازی پرسیاریشە. ئەی ئافرین ئەزانی بۆچی پرسیارە مستەر کە لە بەعزێ شوێن شەکرشکێنی ببوورە کە قساکەین پێمانەڵێن ئەرێ ئێوە چین هەر لە خۆشمانەوانێ بە خوت و خۆڕایی بە شێوەیەکی وەهەمی دیوارێکی بەرزمان لە نێوانی خۆمان دروست کردووە لەوەی چین زۆر بەرزتر. باشە ئێستا من یەک سوال فەرموو ئەم چینەی ئێوە نەچۆتە ناو گۆرانی و مۆسیقا و فۆلکلۆر و بەزم ڕەزمتانەوە؟ مستەر ئەگەیێنێ بابە هەر بە کلیپیش هەمانەوە چۆنی ئادەی مەسەلەن ئەڵێ چین لەسەر چینە زوڵفی چینە ناوی ئامینە لاڵ بم ئاگرم کردەوە گورە مستەر چین لەسەر چینە زوڵفی چینە لاڵ بم ئاگرم کردەوە شەو لەسەر سینە و مامکی ڕۆژمان کردەوە شەو لەسەر سینە و مامکی ڕۆژمان کردەوە.